سواز بەخوا پاش ئەنجامدانی تاقیکردنەوەی چرای بەخشین بە شێوەی ئۆنلاین ئێمە لە تاقیکردنەوەکەدا 29,997 کەس بەشدار بوومان هەبوو. پشتیوان بەخوای گەورە شەوی پێنجشەم لەسەر هەینی لە کەناڵی پەیام بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ پەیجی بەخشین و لە کەناڵی بانگەوازەوە ئێمە تیر و پشک بۆ سەرکەوتوان ئەنجامەدەین. ئەوانەی کە نمرەی سەدیان هێناوە تیر و پشکیان بۆ ئەنجامەدەین بۆ 15 گەشتی عەمرە و 10 موبایل و تابلێت لەگەڵ 15 خەڵاتی شایستە لەسەر داوای ئەوانەی کە سپۆنسەری خەڵاتەکانیان کردووە پیان خۆش بوو خەڵاتەکان بۆ ژمارەی 90 بەرەو سەربێ واتە ئەوانەی کە نمرەی 90 بەرەو سەریان هێناوە خەڵاتەکانیان پێ ئەدرێت و تیر و پشکیان بۆ ئەکرێت. شێوازی تیر و پشکەکە بە شێوازێکی بڵین بە شێوازێکی ئۆنلاینە بێت، تیر و پشکێکی ئۆنلاینە بێت کە بەڕاستەوخۆ پەخشەکرێت و میکانیسمەکەشی بە شێوازێکە بێت کە هەموو شارەکان ئێمە 5 پارێزگامان هەیە، هەر 5 پارێزگاکە بە شێوەیەکی یەکسان خەڵاتیان پێ ئەدرێ بەو جۆرە نییە کە هەموو خەڵاتەکان تیر و پشکەکان بە شێوەیەکی گشتی ئەنجامدرێتە هەر پارێزگا و خەڵاتی تایبەتی خۆی بەدانرا و تیر و پشکی تایبەتی خۆی بۆ ئەنجامەدرێت. لێرەوە بە گرنگی دەزانم داوای لێبوردنەوە بەشداربووانە بکەم کە بە هەر هۆکارێک نەیانتوانی بەشداری بکەن لەو تاقیکردنەوەیەدا بەڵێ ئەمە یەکەم جارە تاقیکردنەوەیەکی لەم شێوازە ڕێژەیەکی بەشداربوونێکی زۆرمان هەبێت. یەکەم جاریانە تاقیکردنەوە بە ئۆنلاین بێت، ڕەنگە هەندێکی نەیتوانی بێت نەیزانی بێت بەشداری بکە تا ئەوجێ ئێمە توانی بێتمان سیستەمێکی زۆر ئاسانمان دروست کرده بوو کە ڕێژەیەکی زۆری بەشدار بوو لە خۆ بگرێ. بەڵام بە هەر هۆکارێکە نەیانتوانی بێ گرفتیان هەبوو بێت لە تاقیکردنەوەکە ئێمە داوای لێبوردنیان لێەکەین و باڵێنان پێدەین بۆ جارەکانی داهاتوو قەربیان بۆ بکەینەوە پشتیوان بەخوای گەورە.